سڵاوتان لێبێ و زۆر بەخێر بێن. جێی خۆیەتی بە بۆنەی ڕۆژی جلی کوردیەوە پیرۆزبایی خۆمان ئاراستەی گەلەکەمان و بەڕێستان دەکەین. خۆمان بە خۆشحاڵ دەزانین کە لە کۆڕێکی وەهادا بە دیداری ئێوەی ئازیز شاد دەبینەوە. با دەستپێکی کۆڕەکەمان ساتێک وەستان بێت بۆ یادی شەهیدانی ڕێگەی ئازادی نیشتیمانمان. فەرموون. دەستگای ڕۆشنبیری جەمال عیرفان لە ماوەی نزیک بە 2 دقەیە کارکردنیدا هەوڵیداوە بە هەستکردن بە بەرپرسیارەتی و پێویستیەکانی کتێبخانەی کوردی لەو پێناوەشدا تاکو ئێستا زیاتر لە 1360 ناونیشان لە بوارە جیاوازەکانە خستووەتە سەر بەردیدی خوێنەران. بێگومان هەموو کار و چالاکیەکانی دەستگاکە لەژێر ڕێنمایی و لەسەر ئەرکی خەمخۆری خاک و نیشتیمان و کتێبخانەی کوردی زۆر بەڕێز دکتۆر تەها ڕەسووڵە. بەڕێزان، ئەم بەرهەمە کە ئەمڕۆ دەچێتە سەر خەرمانی کتێبخانەی کوردی بەرهەمی هەردوو مامۆستای ئازیز و دڵسۆز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر پاڤێ جەمیل ئەحمەد و پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر کاروان هەورامیە کە هەریەکە لەم بەڕێزانە خاوەن مێژوویەکی پڕ سەرکەوتنن لە خزمەتی نیشتیمان و پەروەردەکردنی ڕۆڵەکانی ئەم خاکە. ئێستاش داوا لە زۆر بەڕێز مامۆستاوریا بەڕێوەبەری دەستگاکەمان دەکەین بۆ پێشکەشکردنی وتەکانی. هەموو لایەکتان بەخێر بێن. خۆشحاڵین کە لە ڕۆژێکی وایە کە ڕۆژێکی پیرۆزە بۆ ئێمە وەکو کورد، هەرچەند ڕۆژی پێویست نییە و کەمە بۆ ڕۆژی پیرۆزی و بەرزاگرتنی جلی کوردی کە توانم بڵێم دەوڵەمەندترین نەتەوەین لە ڕووی جیهانە کە لە بواری پۆشاک و لە بواری کولتور و دابوونەریت و لە بواری هونەرەوە ئەتوانم بڵێم هاوشانمان نییە. ئەمە تعسوب وەمە بانگەشە نییە، ئەمە ڕاستیەکە هەیە. لەبەرەوەیش بەم ڕۆژە پیرۆزبایی بوو پیرۆزبایی لە هەموو لایەکتانەکەم. نامەوێت بچمە ناو ناوەڕۆکی ئەم بەرهەمەی کە ئێمڕۆ پێشکەشەکرێ، بەڵام ئەم بەرهەمە جێگەی خۆیەتی وەکو کەسێکە یەکەم خوێنەری ئەو بەرهەمە بوو بەخۆی کارەگەی خۆم. هەندێک بابەتی تەکنیکی هەیە لە بواری ڕاگەیاندنە کە ڕەنگە ئێمەی کورد زۆرتیا هەژار و فەقیر بی. هۆ کارەگەیشی ئەوەیە کە لایانی ئاکادمیەن بابەتانەمان زۆر بە کەمی و زۆر بە لاوازی دەستکەوتووە، چە بە تەکنیکی بەکارهێنانی کامەرا و چۆنیەتی بەکارهێنانی کامەرا، چاوەی کە ئێمە ئەو ئامێرانە کە بەکاری هێنی وەکو بواری ڕاگەیاندن و کارکردن لە بواری ڕاگەیاندنە بەڕاستی هیچ کامێکی بە شێوەیە ئاکادمی فێر نەبووین تا ئێستا، یان ئەگەر فێریش بوو بیتین لە ئاستێکی زۆر زۆر کەما بووە. بەڵام بەرهەمەی ئەمڕۆ توانم بڵێم ڕێبەرێکی گرینگە چە بۆ ئەو کەسانەی بواری ئاکادمی ئەم کتێبا خوێنن وەکو تەلەبەکانی بەشی ڕاگەیاندن زانکۆگان، چە بۆ خەڵکی خۆی خولیایەتی فێری کاری ڕاگەیاندن و تەکنیکی کامێرا و کارەکانی ڕاگەیاندن. بەڕاستی ئەم بەرهەمە کۆکردنەوەی هەموو ئەو زانیاریانە کە کەسێ پێویستێتی بۆ بارە لە خۆی گرتووە. ئەمەش بێگومان خەمخۆری هەردوو بەڕێز دکتۆر پاڤی و دکتۆر کاروانە کە بەهەزکردن بۆ بۆشایی لە کتێبخانەی کوردیا و لەلایەن خوێندکارانی بەشی ڕاگەیاندن دەزانکۆ ئەم بەرهەمەیان پێکەوە ناوە. بەرهەمێکی بەپێزە، بەرهەمێکی دەوڵەمەنە، چەر لە بواری پێناسەکردنەکانی کە پێناسەکەی زۆربەی هەر زۆری ئەو بەشانەی ئامێرەگەیان بە کوردی کردووە. بەڕاستی هەندێک جار ئەمە قورسە، ئەوەی نازانم جێگەی خۆیت لێرەش دەستخۆشی لە دکتۆر شیلان بکەین کە ئەرکی پێداچنەوە و ڕێخستنەوەی بواری زمانەوانێکی لە ئەستەوە. بەڵام بەڕاستی کە من خوێنمەوە چێژم لێ وەرگرت وەکو کەسێک بینیم کەم کتێبە بەڕاستی ئەکرێت بوترێت کوردێک نووسیوێتی، چۆن کامێرا بەکاربین، چۆن ئامێرەکانی تەکنیکی ڕاگەیاندنەکان بەکاربینین و پێویستیەکانی کاری ڕاگەیاندن چیە. من لێرەوە ناچمە ناو بابەتی کتێبەکە بەڕاستی جێڵم بۆ هەردوو بەڕێز و داوایان دەکەم فەرموو بۆ پێشکەشکردنی بابەتەکانیان. سوپاس بۆ ئێوەش کە ئامادە بوون و دەستی ئێوەش خۆش بێت. فەرموو مامۆستای. سڵاتان لێبێ. خۆشحاڵین ئەمڕۆ لەم یادە پیرۆزەدا، یادێکی هەم زانستیە و لە هەمان کاتی شاکەوتۆتە ڕۆژێکی وەکو ڕۆژێکی پیرۆزی سیمبولی نەتەوەکەمان کە ڕۆژی جلی کوردیە کە خۆی بۆ خۆی ئەمە جێگەی خۆشحاڵی ئێمە بەڕاستی. هەروەها لە مانگی ڕەمەزانی پیرۆزی شایە، بۆیە هیوادارین ئەم بەرهەمە بەرهەمێک بێت
جێگەی چاوەڕوانی کەسانی ئەکادمی و کەسانێک کە پسپۆرن لە بواریکاری کامێرا و هونەری بەکارهێنانی وێنە و لە هەمان کاتیشە ئەوەی کە زۆر خۆشحاڵمانەکە ئەوەیە کە بەڕێستان لێرە ئەمڕۆ ئامادەن بەڕاستی ئێمە زۆر خۆشحاڵین کە ئەم هەموو کاتە گرنگەی خۆتان بە ئێمە ئەبەخشن هیوادارین جێگە ڕەزامەندی ئێوە بێت وەتوانی بێتمان کارێکمان کردبێت کە بەشێک لە کتێبخانەی کوردی پڕ بکاتەوە بە جۆرێکە خوێندکارەکانمان و ئەو کەسانەی کە حەزیان لە بواری کامێرایە و لە هەمان کاتیشە ئەو کەسانی کە ئەیانەی وەکو توێژینەوە سوودی لێ ببینن ئەمانە هەمووی کۆکەرەوەی ئەم بابەتەی ئێمە بێت. من تۆزێک ئینقلابێکم کرد لە دکتۆر کاروان کەش بەڕێزیان قسەم کرد لەبەرەوەی کە بەڕێزیان خۆشان هەروتیان قەی ناکە تر نازانم وە لە هەمان کاتیشە سپاسێکم کە هەموو کات هاوکار و پشتیوانم بۆ بەڕاستی من سپاسی بەڕێز کار دکتۆر کاروانەکەم هاوڕێ و هاوکارێکی بەڕێزە چەندین کار و توێژینەوەی زانستیمان هەیە پێکەوە بەڕاستی و ئەم کارەش یەکێکە لەو کارانەی ئێمە کە ساڵانێکی زۆرە من خۆم بۆ خۆم نووسی بوو هەر ئەمە ژوای کرد کە احتیمامێکی زیاترم هەبێ ڕاستی لێتان ناشارمەوە من حەزەکەم شتێکی بچکۆلە بخەمە خزمەت بەڕێستان ئەو کاتی کە وەرگیرام لە ماستەر ئەوایە بابەتێکمان هەڵدا میلاد بووم لە کۆلێجەکەوە لە بەشی ڕاگەاندن ئەوایە بۆ وانەیەک بگەڕاینە یعنی توێژینەوەمان کردا لەسەر بابەتێک دوجار بووبینا بە مامۆستای ئەو بابەتە بۆیە من سپاسی مامۆستا فایق هەمە ساڵ حەکەم بەڕاستیەکێکە لەو مامۆستا دەستۆزانی بەشی ڕاگەاندن بە خۆبەخشانە ئەم وانەیەی بە هەموو ئەو خوێندکارانە وتۆتەوە بەڕاستی وە بە شێوازێکی زۆر پرۆفیشنەڵانە و زۆر باش زۆر خەمخۆر و زۆر دڵسۆزانە هەموو ئەو خوێندکارانە شاهێدی ئەو قسەیان ئەمە مجاملەیەک نییە بەڕاستیەکەی دوجار بەڕێزیان کە مامۆسای ئەو بەشە بوون ئەوایە ئیتر مامۆسایەکی تریش لەو بوارەیە ئەو وانەیەی بووتاتەوە بۆیە ئەمە بەڕاستی من یەکەم جار هیچ زانیارێکی بۆ شێوازەم نەبوو لە بواری وێنە بەڵام ئەمە وای کرد کە دوایی سێری بابەتەکەم کرد و چوومە ناو بابەتەکەوە بەڕاستی بابەتێکی زۆر فراوان بوو زۆر قوڵ بوو زۆر خۆش بوو بابەتێک بوو بابەتی وێنە بابەتێک بوو ئەتوانم بڵێم بەدەر لەوەی لە بواریکاری ڕۆژنامە نووسیا بابەتێکی زۆر گەورەیە و گرینگە و لە هەمان کاتیشە ئەوەی کە زۆر زۆر من هەستم پێکرد ئەوە بوو کە خۆی سەردەمەکە سەردەمی وێنەیە واتە ئەم سەردەمە ئەتوانین نای بنین بە سەردەمی وێنە هەموو شتەکان بۆ بوێنە وێنە ئەچێتە ناو هەموو بوارێکەوە ئەچێت وێنە خۆی بۆ خۆی زمانێکی جیهانیە وێنە خۆی بۆ خۆی بەدیهێنانە یاخود جۆرێکە لە گێڕانەوە جۆرێکە لە قسەکردن قسەی هەموو کەسێکە ڕەمزە کۆدە لای هەموو کەسێک چۆنەڵی ئەکرێتەوە خوێندرێتەوە بەڵام بەپێی جۆری ئەو کەسانە کە چۆن لی تێگەن بۆیە ڕاستە مەسەلەن لە کۆنا کەوتراوە وێنەیەک لە جاتی هەزار و شەیە بۆیە لەم سەردەمەیە زۆر زۆر زیاتر بووە بە حکمی ئەوەی کە ئێمە لە سەردەمی تەکنۆلۆژیاین و هەمومان مۆبایلێکی زیرەک بەدەستمانەوەیە واشی لێ هاتووە ئێستا زۆربەی خەڵک هەرچەندە خوێندنەوە زۆر گرنگە خوێندنەوە خۆی بۆ خۆی ئیتر ئەو دنیا فراوانەیە کە بە تەواوەتی درکردنەکان دەست پێکە بەڵام ئێستا سیرەکی وێنە چۆتە ناو ئەو بابەتەوە و بە تایبەتی وێنەی فۆتۆگرافیش بە تەواوەتی ئەتوانین بڵێین جێگەی هەموو شەکانی گرتوتەوە زۆر جار ئێمە ئەبینین لە ڕێگەی وێنەکانەوە وێنەیەک بۆ بە ڕەمزێک گۆڕانکاریکی گەورەی کردووە لە سەرانسەری زۆرێک لەو بابەتە سیاسی و کلتوری و کۆمەڵایەتی و واتە چۆتە ناو هەموو بوارەکانەوە یعنی ئەگەر سێری مێژووی مرۆڤایەتی بکەین هەر لە کۆنۆتاوەکو ئێستا وێنە بەشێکی گرنگ بۆ لە مێژووی مرۆڤایەتیە مرۆڤەکان یەکەم جار کە ویستوانە تعبیر لە خۆیان بکەن یا ویستوانە ئەو بابەتانەی کە گرنگە و ئەمێنێتەوە لەلایەن لە ڕێگەی وێنەوە کردویانە هاتون لە ڕێگەی هەڵکۆڵینەوە لە ڕێگەی جارێکی تر نووسینەوەی بابەتەکان بە شێوەی وێنە بۆیە مرۆڤ دەمێکە بەرکەوتەی هەیە لەگەڵ وێنەیە بەڵام بەپی گۆڕانکاریەکان و بەپی سەردەمەکان ئەم شێوازە گۆڕانکاری زۆری بەسەر هاتووە
بۆیە سێرم کرد ئەم بابەتە بەڵێ زۆر فراوانە زۆر قوڵە هەر ئەوەش بوو کە ماستەرنامەیەکم لەسەر نووسی لەسەر وظيفة الصورة الخبرية في الصحافة الكردية وبراستی درجەیەکی باشیشم پێهێنا و لەبەری کە خۆشم ویست بابەتەکەم خۆش ویست هەرچەنە سەرەتاش بوو دوجاریش هەر بە هەماشەوە چەند توێژینەوەیەکمان ئەنجامدا لەگەڵ هاوکارانم بۆ نمونە توێژینەوەیەکمان کرد لەگەڵ بەڕێز کاک دکتۆر ڕێبەر گۆران لەسەر وێنەی سێڵفی ئەوەش جارێکی تر دەرئەنجامی زۆر باشمان دەستکەوت کە لە زانکۆی ڕاپەڕین بڵاو بووە دوای ئەوەش لەگەڵ هاوکارانم دکتۆر کاوە عیزەدین و دکتۆر یۆهان لەسەر ئەو وێنانی شەڕەڤانانی کورد لە کەناڵی بیبیسیە لە ڕووی گرتە و وێنەکانەوە واتە هەم جوڵا و هەم وەستا و ئەویش بە هەمان شێوە توێژینەوەیەکی زۆر باش بوو لە گۆڤاری ئەکادیمیای کوردستان بڵاو بووە دوجاریش سێرم کرد ئەو توێژینەوانەی ترش کە دەستی ئێمە هەر ئەبێ وێنەی دیارە یعنی ناکرێتەوە کە ئەچیتە بواری ڕاگەیاندنەوە باس لە هەر یەکێک لە ئامڕازەکانی ڕاگەیاندن بکەی ناتوانانی وێنی دیانە بێ بۆیە وێنە بوو بە بەشێکی سەرەکی لە کۆی تەواوی ئەو توێژینەوانەی کە کردمان بۆ یەکێکی تر کە زۆر گرنگ بوو لەو توێژینەوانەی کە ئەنجامداندا ئەویش هەر لە هەمان شێوە لە ئەکادیمیای کوردستان بوو ژمارە 2 ئازاری 2015 لەسەر ئەخلاقیاتی نەشری سوڕەی سەحەفی بوو یعنی ئەو ئێتیکە چییە کە وێنەیەکی ڕۆژنامەنووسی ئەکرێت بڵاو بگرێتەوە لە کاری ڕۆژنامەنووسیە چونکە کاری ڕۆژنامەنووسی زۆربەی زۆری بابەتەکانی لە ڕێگەی وێنەوەیە ئەمە وای کرد ئیتر بەردەوامی تەوای لە لەگەڵ هاوکارم بەڕێز کاک دکتۆر کاروان کە ئێمە ساڵانێک من دەرسی فۆتۆمەوتەوە بەڕێزیشان دەرسی ڤیدیۆ بۆیە سێرمان کرد زۆربەی زۆری ئەو بابەتانی کە ئێمە ئێڵینەوە بیرمان لێ کردو کە ڕێبەریەک دروستکەین چونکە ئێستا سەردەمەکە سەردەمی وێنەیە و هەرێکێکیش هەڵەسێت مەسەلەن پێی خۆشە هەم لە ڕووی شەخسیەوە هەم لە ڕووی ئیشەوە پرۆفیکانی وای لە هاتوو ئێستا زۆر خوێندکارمان هەیە کە لە بواری کاری وێنەگرتنا کارەکەن زۆر دڵخۆشی پێیان ئێستا کەسانێکن توانیوانە جێدەستیان دیار بێ لە بواری کاری ڕۆژنامەنووسی و لە بواری ئەو بزنس و کارانی کە خۆیان دەکەن بۆیە ئەم بابەتە ڕێبەری ناساندن و فێرکاریە دەربارەی وێنەی ڕۆژنامەنووسیە بەڵام لە هەمان کاتیشا باسێکی یعنی دوو بەشە بەشێکیان باسی وێنەمان کردووە بەعام وێنە چییە و وێنەی ڕۆژنامەنووسی چییە هەندێک لە مێژووی وێنەی ڕۆژنامەنووسی وە چۆن هاتوتە کوردستانەوە ئەو کەسانێک هێبوون کە ئەم کاریان کردووە هەم لە جیهانە دوای لە کوردستانە پاشان باسمان لە وێنەی ڕۆژنامەنووسی کردووە و ئەو بابەتانە چی دەبێت بە وێنەی ڕۆژنامەنووسی وێنەی ڕۆژنامەنووسی چییە و هەر یەکێک لەمانە خۆی بۆ خۆی بابەتێکە دوجار بەشی دووەمی لەسەر کامێرایە کامێرا خۆی بۆ خۆی ڕاستێستا ئێمە ئەم مۆبایلە زیرەکەمان بەدەستەوەیە لەوانەیە هەندێک بڵێن باشە خۆ ئێستا مۆبایلەکە هەموو شتێکمان بۆکە یعنی چ پێویستمان بە شەتەر و ئەپاچەر و ئایزۆ وایت باڵانس و مەسەلەن ئەم دوگمە و ئەو هەموو ئایکۆنە هەیە لەسەر کامێرا بەڵام لە ڕاستیە ئەم مۆبایلە زیرەکانش هەر هەمان عینەن کامێرا چۆنەڵێ لۆکاڵێکە یاخود و کامێرایی کە هەر لە کۆنەوە کە دروست بۆ چۆن لە لێنز و لە بۆدی دروست بووە جارێکی تر لە مێڕن یاوەتەوە ئەکرێت بەکار بهێنرێتەوە بەڵام لەگەڵ ئەوەشە کامێرە خۆی بۆ خۆی چێژێکی تایبەتی هەیە ئەوانە کە فۆتۆگرافەرن ئەتوانن شایەتی ئەوە بۆ ئێمە بن کە کامێرەی کە خۆت کارەکان بکەی بەدەستی خۆت تەنزیمی ئیشی ئەپاچە و شەتەر و لێنز بکەی ئەمان چێژێکی تری هەیە هونەرێکی ترە چونکە بواری کاری وێنە خۆی بۆ خۆی هەم زانستە هەم هونەرە هەم ئەخلاقە بۆیە ئەمانە هەمووی پێکەوە توانین بڵین ئەو هونەرە جوانەیە دوجار کە ئەبێت بەو وێنە یاخود بەو ئایکۆنە بەو ڕەمزە کە کاریگەریەک و گۆڕانکاریەکی گەوراکە من زۆر دای لە بردنەکەم هەستەکەم زۆر لە کاتەکەم برد ئەمەوێ هاوکارم کار دکتۆر کاروانیش بەڕێزیان لەسەر بابەتەکە گفتوگۆتان سپاس بۆ بەڕێز زۆر خۆشحاڵم کە لێرە لەم مەجلیسەیە لەگەڵ ئێوەیە زۆر ناساندنی بەرهەمێکی بچوو کە تەجروبەی وانەوتنەوەی چەند ساڵێکە لەناو زانکۆیە زۆر دەستخۆشی لە دەستگای ڕۆشنبیری جەمال عێرفانی شەکەم کە وەرکەی کێشا
ئەم بابەتە فێرکاریە چاپ کرد کە بە ڕێژەیەکی زۆر خوێندکاران سوودی لەوە بگرن. وڵای کاک دکتۆر دەست خۆش بە من بیر بچوو لە هەیەجانی خۆمە بەڕاستی ببورن من زۆر سپاسی دەستگای ڕۆشنبیری جەمال عرفانەکەین و بەڕێز کاک دکتۆر تەها ڕەسوول بەڕاستی دەورێکی زۆر باشی هەبوو لەم بابەتەیە ئەو بوو کە کاک دکتۆرم بینی پارتێرێکی لەو بابەتەمان هەیە زۆر دڵسۆزانە بەڕاستی ئەو بوو مامۆساویە پێناسانی و ئەم کاری بۆ ئێمە ئاسان کرد بەڕاستی زۆر زۆر سپاسیەکەین بۆ ئەم ئەرکا پیرۆزەیە. دەست خۆش دووبارە منشە سپاسیان ئەەکەمەوە عەزیەتیان کێشاوم. ئەوەی کە زۆر خۆشحاڵمەکە لێرە دوو مامۆسای خۆمە بینم مامۆسایەکی سەردەمی زانکۆم مامۆسا فایق زۆر بە خێراتنی یەکەم کە بەرهەم ئەم بەرهەمە ئەشێ بە شێوەیەکی ڕاستەوخۆیان ناڕاستەوخۆ بەرهەمی ئەو بێ یەکێکتر لە مامۆساکانم مامۆسای سەردەمی گوێگریم و سەردەمی یەکی سەرەتاییم کە هەستەکەم بەڕێز مامۆسا داراورامی لێرە بێ بوێنە لەوە زۆر خۆشحاڵم کەیان بینەوە ینی هەستەکەم هەم کۆناغی سەرەتاییم و هەم کۆناغی زانکۆم ئێستا لە مێشکما بەکوڵی نوێ بێتەوە وێنەکانیە بینەوە. بەڕێزان بەپێ و تەجروبەی کە ئێمە لە زانکۆیان لەگەڵ خوێندکارانە لەم وانەیە هەمان بوو وەکو چۆن لە بۆ مامۆسایەکی سەرەتایی ئەڵێنە بێ خۆی منداڵ کاتەوە بۆی بتوانێت کە خوێندکارەکانی تێبگەێنێ قوتابیەکان تێبگەێنێ ئێمەش هەرچەندەوە تەمەنە ڕوا بەرەوپیریە ڕۆین بەڵام دڵمان ڕێ نادا ئەمانە بڵێن هەر ئەمانەوێ گەنج بینەوە لەبەر خاتری خوێندکارەکان بۆ ئەوەی بزانین کە چیان پێویستە ئەوەیان بینێت. بەڕاستی ئەم نووسینە بە دوورمان خستەوە لە کۆمەڵێک بابەتی فەلسەفی کە لەسەر وێنە هەن بە دوورمان خستەوە لە کۆمەڵێک بابەتی تیۆریەکان کە لەسەر وێنە وتراون ئەو مناقەشە زۆرەی کە لەسەر وێنە هەیە تۆزە کورتمان کردەوە بچووکمان کردەوە بۆ ئەوەی ئێمە گەنجانە پێشکەشیکەین بۆ ئەوانەی کە ئێستا یانەوێت پێ بنێنە زانکۆ و فێری ئەم وانەیە بن ئەوان خوێندکاری قۆناغی دوون بە زۆری لە یەک و دووە لەگەڵ ئەم بابەتەیە سەرۆکاریان هەیە و هەرچی لێرە هەیە لەوە چ هەر یەکێک لێوە ئێستا بیخوێنەوە شتێک ئاشنا بن پێی بەڵام ئەوان تازە دەسیێنێ تازە ئیشی لەسەرەکەن لەبەرەوە لە نووسینەیە فعلەن خۆمان گەنج کردوێتەوە بۆی بتوانین ئەوە بنووسین کە خوێندکارەکان پێویستیانە بۆیە لە چوارچێوەی ڕێبەریەکیش داماننا بەڕاستانەوانەی کە ئاشنای نووسینی کتێبن یەکێک لە ستایلەکانی نووسین ئەم ڕێبەریەیە یعنی ئەمە زۆر لەمە زیاتر هەڵەگرێت تەنها ڕێنیشاندەرە بۆ مامۆستا شەرحی یەکاتەوە کەسەکەی تر بە دوایە ئاچێتەوە ئەمەی کە وتراوە لێرە سەرچاوەی تر کتێبی تر ئەگەێنێتە شتی تر تاوەکو بتوانێت تێر و تەسەل بێ لە بابەتەکەیە یعنی ئێستا مامۆستا فایق کە لێرە دانیشتوامەی بێتێ بۆ شتێکی زۆر زۆر سادەیە حەقی خۆشێتی چونکە ئەو زۆر خۆ بووەتەوە بەڵام کاتێک کە بە زیهنی خوێندکارەکانی تەماشاکە هەستەکە ئەرکێک سوود کراوە لەسەر شانی کە ئەمە بدرێ بە خوێندکاران لەو بارەیە لەو بابەتە بیخوێنەوە. بەڕاستی زۆر خۆشحاڵین دووبارە بەهاتنی بەڕێستان کە پێشوازیتان لەمە کرد و ئەرکەکە زۆر زۆر گەورەتر بوو هەم لە پێشچاوی ئەمە هەم لە مەیدانەکە و ئێمە ئومێدیشمان هەیە کە ئەمڕۆ لەگەڵ دکتۆرە باسمان کرد کە لایەنەکانی تری وێنە بۆ ئاستێکی بەرزتر ئیشی لەسەر بکەین تاوەکو درێژە پێدەری ئەم ڕێبەرە بێ بۆ ئاستێکی بەرزتر لە خوێندنی باڵا چ ماستەر چ دکتۆرا و چ ئاستەکانی تریش. دووبارە بە خێراتنتانەکەم مامۆستا دارا زۆر زۆر بەخێر بێ مامۆستا فایق بەخێر بێن هەموو لایەکتان بەخێر بێت سەر چاومان. بەڵێزان هەر عەزیزێک سەرنجێک تێبینیە پرسیاری هەیە حەزەکەم چەند کەسێک وەربگرین بەس چاوی کاتکەم سوپاسدانەکەم بۆ چەند کەسێک پلان بشتە دەستخۆشیتان لێ یەکەم خوشکە باسی وێنەی کرد کە وێنە ڕەوشە ئایا بەلایەنەکەی تری وێنە بێ ڕەوشتی بەڵاوە کاتەوە وێنە درۆمان لەگەڵاکە وێنامان خەڵەتێنێ ئەم لایەنە چۆن بکات بە دەستی خۆش بێت سپاس دەکەم. دەستخۆشی بۆ مامۆستای عەزیزم هیوادارم سەرکەوتوون من هیچ سەرنجێکم نییە و نەبێت دەستخۆشیتان لێ بکەم بۆ ئەفکارەتان چونکە بەڕاستی مەجالی فۆتۆبواری کەسۆ لە کوردستانە هەیە
معلوم سەرکەوتوو تەما بەرەبێت دەسان دەستخۆشی بۆ دەرگای جەماعەتی ئیفان بۆ بەڕێز دکتۆر تەها پێویستایی لە دکتۆر کازێ و دکتۆر کارمان کات هۆی کە سمکۆی شکات دێت بۆ سلێمانی حوتی 1923 پیاوێک کامەرەی پێوێت ئەو پیاوە شێخ محموود نەمەرد ڕای ئەسپێرێ ئەم پیاوە کۆلۆنێل بووە لە جێشی رووسیا دوای ئەوی کە بەدیل ئەکرێتە لە حەمی باڵی مینا عوسمان ڕووسەکانە بەدیلەکە دەستە ڕووسەکان سێگەڵ ئەم پیاوە زۆر بەتوانایە ئەوان یەکێک لە توانەکانی هەر ئەسکەری نییە فۆتۆگرافەرێکی باشە ئەم پیاوە هەماوە نییە تاکو ئێستا بەداخەوە لای ئێمە نەناسراوە ناوی سیق پاشایە کتێبێکێ بە ناوی مزەکەرات ئەلقادری ئەم پیاوە کاتێک کە سمکۆی شکات دێت بۆ سلێمانی لە حەوتیەک وێنە ئەدێت بەداخەوە یەکێک لەوانە تاکو ئێستا نێگەتیڤی ئەو وێنانە ئێمە نازانین کرێن ئەمەیە دوو پیاوێکمان هەیە کە ناوی حسێن حوسنی مکریانیە ئەم پیاوە لە زاری کرمانجی لە 26 کانونی یەکەمی ساڵی 1926 یەکەم مەقالە لەسەر زانستی فۆتۆگراف بڵاوەکاتەوە دواتر مەقالەیەکی کانووسێت لە 29 و یەکەم کتێب کە کورس هەیەتی لەسەر فۆتۆگراف حسێن حوسنی مکریانی نووسێتی بە ناوی وێنەگری و کۆڵین چەند سەرەکە لێرە دەستێکە ئەم کتێبە 34 نووسراوە بەڵام دووەم کتێب کە ئێمە هەمانە لە وەکو کورد ئامادەکارە لە ئەم فارساتی لە ساڵی 1998 سەیری ئەو مەسافەیە بکەن کە لەو بینە هەیە دوامشتم ئەوەیە کە کاتێک کە فاجعەی بەسەر ئەم نەتەوەیە دێت کورد هوشیاری ئەو نەبوو کامێرا بەکاربێنە بۆ دوکمنتکردنی فاجعەکانی خۆی بۆ کارسات هەڵەبجە لە 24 فۆتۆگرافەر کارتنە هەڵەبجە تەنها دوانیان کوردە یەکیان ڕەمەزان ئوستورکە کە لە بۆ ئەسۆسیێتد پرێسیشی کردووە ئەویشیان مامۆستا عەباس عەبدوڕەزاقە کە 19 مانگ ئەچێتە هەڵەبجە لە کاتێک ئێمە لە جەلبەری سوپەکان و وێنەی ڕۆژنامەنووسی لەسەر ئەوە بەننا کە ئەڵێ هەموو فۆتۆگرافەرێکی ڕۆژنامەنووسی ئەبێت بە منطقی زەمن بکاتەوە یعنی تۆ مەسەن دکتۆر ئەحمەدی ناتقی سعیدی سعیدیان هیدایەتی بەهبودی هەمویان ئەوانە مەسەن لە 12 مانگ لە هەڵەبجە بوون بەڵام لەبەر ئەوەی ئێمە بەبەستم ئەوەی ئێمە هەر بەتەنیا ئەم کارە پێیسی بە تەکنیک نییە بەڵکو پێیسی بە وشیاری و بەڕاستی ڕۆشنبیریی زۆر هەیە جێگای دەستخۆشیە کە مەکتەبی کوردی یەکێک لە کتێبەگرەکان ئەخاتە ناو ڕەفەکانەوە بۆی کە نەوەکانی ئایندا بتوانین کە بزانین وێنە چ وەکو دکتۆرە وتی کە شتامان زانین کە ئێستا ئەسڵ ئەسڵی سوورەیە و من دڵنیام بۆشایەکی گەورە پڕەکاتەوە جێگای دەستخۆشی دەستخۆشی لە هەرژانی بەڕێزگای جەماعەتیفان ژەکەم بەڕاستی کتێبەکە بابەتێکی زۆر هەستیاری هەڵبژاردووە بۆ پێوی کە شارەزای دادوەری لە دادگا یەکێک لە گەورەترین کێشەڵەتەکانمان ئەمڕۆ ڕاستەنهاتی وێنێ بەداخەوە ئێستا ژمارەیەکی زۆری ساڵان لەسەر دەستکاریکردنی وێنە هەیە جۆریان ئەوانن کە بەبێ ڕوخسەت وێنابێت کە داخلکردنەژیانی تایبەتی دایان جۆری دووەم ئەوانن کە دەستکاری وێنە کراوە بۆ نمونە وێنەی یاریزانمان بۆ پرسەری کەسێکە و داشێ کەسی شتێک بەخۆیەوە کردو بڵاو بۆتەوە هەردوو لە دووچاری کێشەی دادگاییوە لەبەرەوە بەڕاستی زۆر دەستخۆشی ئەم بابەتەتان یەکەم و حەزم کرد ئاماژە بە خاڵێکی زۆر پێ مێژووی کورد بەشێکی زۆری مێژووی کورد لەوێنەوە دەچێت بۆ نمونە گزنەخۆن لە ساڵی 400 ساڵ پێش زاین کە هاتووە بەشداری جەنگی ئەلبێنای کردووە یەکەم وێنەی کوردی کێشاوە بە تیر و کەوانەوە لە کتێبەکە خۆشبەختانە دۆزیمەوە بڵاوم کردەوە جوانی ئەم جەنگاوەرە کوردەوە ئەکا کە ڕۆژهەڵاتناسەکانی تریز بێن ئەم میلەتە بناسم بزانین چێ ئەوەندە جەنگاوەر و قارەمانی تەنانەت ڕۆژهەڵاتناسەکان کە هاتوون لەو وەختەکە کامێرە نەبووە بە قەڵەم هاتوون وێنەی کوردیان کێشاوە بە جلوبەرگی کوردەواری و بە جلوبەرگی جەنگەوە وێنەی شوێنە سەرڕاکێشەکانی کوردستانیان کێشاوە کە ئێستا ئەمە سەرچاوەیەکی زۆر گرنگە بۆ ناسینی مێژووی کورد و خوێندنەوەی داوونەریتەکانی دووبارە دەستخۆشیتان یەکەم و زۆر سپاس بۆ دەستگای جەماعەتیفانی کە هەمیشە بایەک بەم جۆرە کارتوکان و ڕووناکیان يعني وقت كان زين جماعة جيش تايبة لبنان تكنولوجيا إنه في سنة
سرتيفيكيت لو وتعرفي لنا يعني هم جوي كرسان بيا كذا سليمانية هي براسي هم شيء بحشة هم بجاري أو بحشة من كذا ما بسيطرة أو كان فرز كان أقوالي جاء هنا لكن كثير من السن أما بيتا هو هم الدكتور هو وأنا كنت جنواعه لا شك في مكان خوما مكان من كيف أنا كان ما نقدر ومن دس وشان اللي كان سافر من دس وشي اللي هو كان فأنا وأنا بشوفه براسي شيء باش سلام باش زمنا بإسماعيل روزنامه نووس و فۆتۆگرافەری ڕۆژنامەوانی دەستخۆشتان دەکەم بۆم کتێبە بۆم بەخۆکەتان کردی هیوای سەرتان بۆ خوازم بەڕاستیان من یەک دوو سەرنجەکەمە ڕوو ڕێبەری ترمان هەیە بۆ فۆتۆگرافی بەس ئەو کەسێک کە نووسویەتی کەسێکی ئەکادیمی نییە ئەمە ئێوە هیوادارم هەم ئەکادیمی بێت هەم توانایەکی ئەوەی نەبێت کە بتوانێت ئەو کە خوازانەی کە فۆتۆگرافەکە دێنن لە ئاسێکی زۆر باشە خۆیان پێ بگەێنن ئەوەی بۆ من زۆر جێگەی سەرنجە نزیک بە 13 ساڵە بۆ ئێمە کۆمەڵێک فۆتۆگرافەری ڕۆژنامەوانی لەگەڵ هەوڵێکمانە بۆ ڕێزیکی زۆر هەوڵێکی زۆرمانە بۆ نووسینەوەی یاسای کۆپیڕایت بەڵام دەرەنجامانە من لێرەوە داوا لە بەڕێزانەکەم وەکو ئەکادیمیا و مامۆستافایەتیش مامۆستای هەموومان لێرەیە هەڵبەتم بەلای خۆمە قساکەم لێرەیە شتێک دروستکەین لیژنەیە شتێک دروستکەین بۆی مامۆستا کارزانی بەڕێز دکتۆر کارزانی لێرە هەبوو شتێک دروستکەین کە یاسای کۆپیڕایت لە هەرێمی کوردستان بۆ فۆتۆ بخینە ئاراوە نەگەر بۆ فۆتۆ بۆ وێنەی بەتەنها وەستاونە بۆ وێنەی جوڵاویش ئەمە خاڵێکی تر من لێرەوە داوا لە بەرز دکتۆر تاواکەم مامۆستافایەک ساڵانێکی زۆرە خەریکی کۆکردنەوەی مێژووی فۆتۆگرافیە لە هەرێمی کوردستان هیوادارم بەنجاوی بگەن و بتوان بیکەن بە کتێبێکی زۆر جوان چکە ئاگام لێیە کۆمەڵێک خەڵکی تایە کە کاتی خۆی من بر لە چوارچێوەی شەکەی وایە من باس کرد کۆمەڵێک لەو فۆتۆگرافەرە کۆنانی تایە گەڕیدەکانی تایە کاتونەتە هەرێمی کوردستان ئێمە نایاناسی منە خۆم وەکو پیشەگەرێک لە بواری فۆتۆی ڕۆژنامەنووسیە ڕەنگە پێی گەیشت بێتم بەڵام خۆی گشتی خەڵک نایناسێت ئەمە مێژوویەکی جوانە کە هەڵبەتە هەم زانکۆی سوودی لێوەرەگرێت هەم دەستگای جەماعیفان هەم مامۆستافایە و هەم ئێوەژە توان هەم هاوکاری یەکتر بین ئەو کەسانی کە خاوەن ئەزموونی هەم وەکو ئەکادیمیاکیش بتوانین یاسای کۆپیڕایت بۆ وێنە لە هەرێمی کوردستانە بنووسین تەنها خاڵێکی بووە واز لێوێرە کاکە یەک شت تەنها ویستم دوو سەرنج ڕاست کەمەوە سەرنجێکیان هەموو فۆتۆگرافەرانی کە لە شەڕی داعشا بووین مامۆستافای ئاماژەی بە تەنها یەک دوو کەس زاکەپوت بوون لە بابەتی هەڵەبجەیەکە داخەوە دیسان لە شەڕی داعشا بە هەموو کەسانی کە فۆتۆگرافەری ڕۆژنامەوانی بوون و کارەساتی شەڕی داعشیان هەم لە هەرێمی کوردستان هەم لە ڕۆژاوای کوردستان گەیاند بە میدیاجیانەکان بە پەنجەی دەست ناژمێرێت ئەمەش بابەتێکی زۆر باشە ئێوە لە ڕووی ئەکادیمی و ئیشی لەسەرکەن و یەک ڕاستنێک زۆر بچووکیش بۆ مامۆستافایەتی بەڕێز ئەگەر یارمەتیم بن باسی کەسایەتی کە بیر چۆ لێرە ماشەڵڵەکەم زۆر هەڵ کات نامێ ئەو ڕۆژنامەنووسانی محەممەدی ناتەق ئەحمەدی ناتەق ساڵی 2 ساڵەوە بەر 3 ساڵەوە بەر چاوپێکنیم لەگەڵا کرد یەک کتێبی سەرنجێکی زۆر جوانی هەبوو کە ئەم پیاوە لە بەیانی 16 سێ ئەگاتە هەڵەبجە نە 12 سێ کە من چاوپێک لەگەڵا کرد خۆی واڵێ تەنها شتێک نەزاری ئەوەی دێرن ئەڵێت ئێمەی فۆتۆگرافەران و وێنەکاران و وێنەگران و ڤیدۆکارانی کارەساتی هەڵەبجە هیچ مۆنومنتێک هیچ شتێکمان بەناو نییە لە هەرێمی کوردستانە نە شەقامێک نە مۆنومنتێک نە هیچ شتێک ئەمە ژەتوانێ وەکو ئەکادیمیا وەکو زانکۆی سلێمانی بیکەنە بابەتێکی جوانی خۆتان و ئێمە ژاوکارتان ئەبین مۆنومنتێکی زۆر جوانە بۆ دروستکردن سوپاسانەکەین ڕێز خۆشەویستیمان لێرە شۆ کاک دکتۆر تەها بەری ئەسپێرم ئەگەر بتوانین مۆنومنتێکی جوانە بۆ دروست یان سوپاسەکەین ئەگەر ئیجازە بێت جەنابی مامۆستا کە ئەو پارساڵ هەندێک ڕسمی بڵاو کردەوە نەک داوام لێ کرد لێشی پاڕامەوە بۆی پێ بەو کۆڕاستی کە جەنابە تەکلیف دووەمینیشیان بە شارەوانی ئەو جێگەیە ڕێگە بدا پەیکەریە کەوتی بۆ پێی بەسەر دەست خۆش سپاس
نوی دەست بەشان ئەس سواز دوتێکیان سواز دەستخۆشیتان لێکەم و هیوادارم تەمەن درێژ بن دیارە مێژووی وێنە دەگەڕێتەوە بۆ سەردەمی دەوڵەت پێشکانیەکان بە ناوی ئادا کە دکتۆر محەممەد ئەمین هەورامانی لە مێژووی هەورامانە باسی کردووە زۆر سپاس بۆ دەستان خۆش بێت سپاس بۆ ناوەندی جەمالێرخان و ئەرکە پیرۆزەی تۆشا ئەڵبەت من لەسەر وێنە هیچ زانیارێکی نییە بەڕاستەکەی بەڵام بەڕاستی بابەتێکی زۆر جوانە چکە هەمیشە وێنە وەک مێژوو وەک ئەرشیف ئەمێنێتەوە دەستان خۆش بۆ سەرکەوتوو بن وێدەوارم ئەم جۆرە سمینار و چالاکیانەی لە بواری وێنە و ڕاگەاندنە هەمیشە بەردەوام بێت چکە هەر هەمومان وەک چالاکوانێکی ژنان هەمومان گیرۆتەی دەستی وێنە و بەڕاستی ئەو کێشە گرفتانەی کە لە ڕێی سۆسیال میدیا توشمانە بێت تەمەنای باشتان بۆ کەم سەرکەوتوو بن دەخوازین ئەمە بەرنامەی هەمیشنی بێت سپاس بۆیەوە زۆر سپاسان دەکەم بۆ سەرنجەکان ئەوەی جێ خۆیەتی و دووبارم بە خێراتنتان دەکەم وەگە دکتۆرە تۆ قسەیەک هەیە لەسەر سەرنجەکان هەمووتان خۆش بێ بەڕاستی من زۆر خۆشحاڵم لەم دانیشتنەیە هەست بە خۆشەویستی و بەدڵسۆزی و هەمووتان ئەەکەم بەڕاستی کە هەم بۆ بابەتەکە کە بابەتی وێنەیە و کە احتیماماتێکی گەورەی هەیە ڕاستە لەوانەیە هەندێک لە مەڕێزمان هەمومان بەرکەوتەمان هەیە لەگەڵ وێنەیە بەڵام لەوانەیە لەگەڵ کارێرایە تۆزێ بەڵام هەمومان ڕۆژانە هەر ئەبێت وێنەیەکمان هەبێت یان ئەیبینین یا ئەیگرین یعنی هیچ مەجالی تیانە بۆیە ئەم بابەتە سوودی ئەبێت بۆ هەموو کەسولانێک بەڕاستی ئەمە ئەگەر باسێکی یاخود وەڵامێکی بابەتەکان بمەوە لە مامۆستاوە دەست پێکەم کە باسی لەوە کرد کە ئێمە ئەڵێن وێنە گرنگە گرنگیەکی زۆری هەیە هەتا گرنگیەکانی بژمێرین لە بواری هەم کۆمەڵایەتی هەم سیاسی لە بواری ڕۆژنامەنووسی ئابووری هەموو ئەو بابەتانە هەر تەواو نابێت ئیتر کە ئێمەڵێن ئەسڕەکە ئەسری سوورەیە ئیتر هیچی نامێنێتەوە بەڵام بەڕێزیان چۆنەڵێ بابەتێکی جوانیان مندوژان ئەویش ئەوە بوو ئەی کاتێک کە وێنە خراپ بەکارێت بەڕاستی هەر بابەتێک کە خراپ بەکار هات خۆی بۆ خۆی ئیتر کاریگەری خراپەکان دەست پێکە هەر خواردن یعنی تۆ خواردن باشە وانە هەمومان پێویستمان بە خۆراکە بەڵام لەو کاتێکە بەخراپ بەکاری هێنین جارێکی تر ئەبێتە مای زەرەر و ئەبێتە مای مەترسی بۆ مرۆڤەکان بۆیە بواری کاری ڕۆژنامەنووسیش بڵێ وەهایە یعنی ئێمە ئەو بابەتانی کە لە توێژینەوەکانە باسیەکەین هەموو کاتێ ئەو دەرەنجامانی کێتەوە بەردەسمان بەداخەوە خراپ بەکارهێنانەکەیە هەر ئەمەیە وای کردووەکە ئێمە کاری ئێمە ئەمەیەکە هەم بە خوێندکارەکانمان لە بوارە ئەکادمیەکە باس لە چۆنەڵێ بنەما سەرەکیەکانیان بۆ بکەین کە ئەبێت کاری ڕۆژنامەنووسی چی بێ وە لە ناویشیا وێنە چونکە وێنە ئەچێتە ناو هەموو ژانرەکان و یعنی ئێمە ئەگەر بێت و هەواڵێک بڵاوکەینەوە بەبێ وێنە نابێ ئەگەر بابەتێکی ڕێکلامی بڵاوکەیتەوە بەبێ وێنە نابێ ئەچیتە ناو ڕووماڵی جەنگێکەوە بەبێ وێنە نابێ و بەداخەوە پێچەوانەکەشی ڕاستەکە لەو کاتێک کە وێنەی ناوەڕۆک ناکە ئەلێرایە ئیتر کێشەکان دەست پێکە هەر ئەمەیە وای کردووەکە ئێمە لە ڕێبەریەک بۆ دەستمان پێ کردووە ئەمڕۆ ئەمە ڕێبەریەکە تەنها بۆ ناساندن و فێرکاریە بۆ ئەو کەسانن ئیترکە کامێرەیان بەدەستەوەی ئایا کامێرەی مۆبایلەکانیانە یاخود کامێرەیەکی هەر جۆرێکی ترە چونکە دوجار وەکو مەڕەسان ئاگادارن وێنە خۆی بۆ خۆی هەم ئامڕازە هەم پەیامە بۆیە ئەو پەیام و ئامڕازە ئەگە بزانرێت کە چۆن بەکارەوە بە تایبەتی لە بواری کاری ڕۆژنامەنووسیە کە ئەمە بابەتێکترە هەرۆ بوو لە خزمەت بەڕێستانە باسم کرد کە ئەمانە بەشێکی کەم من لەو بەرهەمانە یاخود ئەو بابەتانی کە لە بواری کاری وێنەیە هەم وەکو توێژینەوەی زانستی هەم وەکو بواری کتێبێت بەڵام ئیتر هاوکارم باسمان کرد ئەمە لە ڕێبەریە بۆ دەست پێکەین هیوادارین ئەو فیکرانەی بەڕێزیشتان زۆر جوانە پێکەوە هاوکاری سپاسی کام دکتۆر تەها ڕەسوڵەکەی وەڵام ئەرکەکەی ما زۆر قورس کردووە بۆ مشتێک هەر ڕۆکەینەوە بەڕێزیان چونکە بەڕاستی لێ ڕائەبینین و ئەزانین کە بەڕێزیان خەمخۆرن من هەر لەمەوە بینیم یعنی خەمخۆری بەڕێزیانم بینی ئەم کتێبخانە جوانەی کە لە بەردەمتانایە ئەرک و ماندووبوونی ئەوانە یعنی ئەمە
خۆی بۆ خۆی ئیتر گرنگیدانە بە کتێب اینجا کتێب خۆی بۆ خۆی ئەو ناوڕۆکی کە تایەتی خۆی ئەمەیە ئیتر بەرهەمە معرفەکەی ئێمەیە ئێمە زۆر پێویستمان بە کتێبە گەنجەکانمان زۆر پێویستی بە کتێبە دائیمەن باس لەواکەین ئەڵێن گەنجەکانی هەشتاکان و ئەو سەردەمانەی پێش و لە ڕووی هێست و بیرکردنەوە و تاقەیانەوە بەهێزتر بوون ناڵین گەنجی ئێستامان بێ بەرهەم لە یاخود بە جۆرێکتر بەڵام ئەوان کتێب خوێنێکی جدی بوون کتێب خوێنێکی فعلی بوون ئێمەش لە ڕێگەی ئەم کتێبە بچووکانەوە چونکە ئەزانین ئەسڵی سوورەیە خەڵک زۆر تاقەتی خوێندنەوەی کتێبی زۆر جدی و زۆر گەورەی نییە بۆیە لە ڕێبەریەکەوە لە بابەتێکی کەمکەمەوە ئیشەڵا ئەمانە ئاشناگین بە گەنجەکانمان چونکە ئەوان سەرمای ئەم کۆمەڵگەیەن ئێمە ئەبێ هەموو احتیماماتێکمان بۆ گەنجەکان بێ ئەو مێژە جوانانەی کە بەڕێستان باسمان کرد ئەگەر ئێمە نەینووسینەوە بەڕێستان نەینووسنەوە هەوڵی بەڕێزان کا دکتۆر و ئەم دەستگا جوانەی وەکو دەستگای جەمال عیرفان نەبێ ئەم کەسە خەمخۆرانە نەبێ وردە وردە ئەم بابەتانە بەڕاستی لە ناوەچەند چونکە ئیتر کەس نازانێت ڕاستیەکان لەکوێیە بۆیە من حەز ناکەم زۆر لە کاتی بەڕێستان بدرێم بەس هەرەو نەئەڵێم زۆر زۆر خۆشحاڵین زۆر پێزانیمان هەیە ئەمڕۆ ئێمەتان گەورە کرد سپاس بۆ ئەو کاتە گرنگەی خۆتان کە بە ئێمەتان بەخشی ئیشەڵا ئێمەش لە ئاستی ئەو ڕێزەی ئێوەیە ئەبین و ئیشەڵا بەرهەمی باشتر بە هاوکاری هەموو لایەک و سپاس بۆ هەمووتان بەنظام ئێستش وەکو دەستگا ڕۆشنبیری جەمال عیرفان ڕۆژێنان لە ئەرکمان بوونەکانی هەردوو بەڕێز پارێ کاردوان خەڵاتی ڕێزنانی دەستگاگەمان پێشکەش بە هەردوو بەڕێزەکە کە سێش داوا لە مامۆستا ئاياتەکەین ئەرکی پێشکەشکردنی ئەو ڕێزنانە بۆ دکتۆرە پارێ دەستۆ بێ سوپاسێکەکەم